بەناوی خوای بەخشندە و میهرەبان ئازیزان و خۆشەویستان و وەرزش دۆستان و بینەرانی کەناڵی سلێمانی تیڤی لە هەر شوێن و هەرجێگەیەکن ئەم کاتە هەموو کاتێکتان باش. من سیداد بابانیم، خۆشحاڵم لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی هەفتانەی وەرزش هاتمەوە خزمەتتان. ئەڵلقەی ئەم جارشمان تایبەت کردووە وەکو بەرنامەکانی دیکە بە ژیانی تایبەتی کەسایەتێکی وەرزشی، بەڵام کەسایەتێکی ئەم جارە نەڕاهێنەرە نەمیدیاکاری وەرزشی. یەکێکە لە ئەفسانەکانی مێژووی تۆپی پێی کوردستان، گۆڵکاری مێژووی و خولی نابی کوردستانی شە بە 45 گۆڵ لە زۆرێک لە یانەکانی کوردستان، هەم لە خولی کوردستان و هەم لە خولی عێراق یاری کردووە. دیارترینیان یانەی سلێمانی و یانەی پێشمەرگەی سلێمانی هەم لە خولی کوردستان هەم لە خولی عێراق، هەم یانەی پێشمەرگەی هەولێر لە خولی کوردستان و یانەی کەمال سەلیمی زوو کە ئێستا بۆتە یانەی نەورۆز بە هەمان شێوە لە خولی کوردستان و یانی ئاشتیش لە خولی کوردستان، یانی پێرسیش تەنها لە خولی عێراق یاری بۆ کردووە. ئەویش کاپتن ئەحمەد سالارە، پێمان خۆش لە نزیکەوە چاوپێکردنێکی لەگەڵا ئەنجام بدەین. کاپتنجان بەخێر بێت. زۆر سپاس بێ. کاپتنجان، ئەمێ ڕاستەوخۆ لەوەوە دەست پێ بکەم، بە دروستی ساڵی چەند بوو کاپتن ئەحمەد هاتە نێو دنیای وەرزشکردن لەگەڵ یانەکان، کامیانە یەکەمیانە بوو کە دەست باریکردن کرد لێوەی؟ پێشەشی بەناوی خوای گەورە و میرەبان دەستخۆشی بەرنامەکەتان لێکەم. من وەکو ئەحمەد سالار زمانی یاریکردنی من باوەڵی نەگەڕێتەوە بۆ ساڵی 1996 وەکو تیڤی میلی، وەکو یانەش ئەگەڕێتەوە بۆ ساڵی 1999 وەکو یەکەم یانەکە یاریم بۆ کردبێ یانی وەشی ئاشتی بووە، وەکو یانی وەشی ئاشتی لە لاوانەوە سەرەتا هەموو یاریزانێک لە لاوانەوە دەست بە یاریکردنەکە لە یانی وەشی ئاشتیەوە دەستم بە یاریکردنەوە کردە وەکو یانە. زۆر چاکەم. لەم یانانەی کەوا یاریت بۆ کردوون، کامیان حەست کردووە بۆ تۆ گونجاوترە یا مدەی زەمەنی زێڕینی خۆت ناوێ بەی، سەردەمی زێڕینی خۆت ناوی ئەبەی کە زۆر مرتاحبوویتە لەگەڵ یانە؟ من ئەو یانانی کە یاریم بۆ کردوون وەکو بەڕێستان پێشەشی ئاماژەتان پێکرد، زیاتر با بڵین یانی سلێمانی. من ینی زیاتر با بڵین یادگاری خۆش و برنەوەی بە نرخ و دۆڕانی ناخۆش و ملاولە زیاتر لەگەڵ یانی سلێمانی بۆ با بڵین، وەکو یانەکانی کەش با بڵین هەم برنەوە هەبوو هەم دۆڕانن هەبوو، بەس ئەوەی کەوا خۆم جەنابەت ئاماژە پێکرد سەردەمی زێڕین وەکو یانی وەشی سلێمانی. واتە ئەکرێ بڵین سەردەمی زێڕینی کاپتن ئەحمەد سالار یانی سلێمانی بوو. بەڵێ یانی وەشی سلێمانی با بڵین. من پێشووتریش هەرم نموتۆ لەگەڵ ڕێزما بۆ هەموو تەواوی یانەکان، یعنی بە ئەمە کەسی ژیانێک دە من عاجز نەبێت لای منەمە دێدوانی خۆمە. یانی سلێمانی دڵی یانەکانی هەموو کوردستانە لە لای من. زۆر چاکە کاپتن، بێنە سەرەوەی ئەم یانانێکەوە سەرجەمیان یاریت بۆ کردوون، کامە یانەیان ئیدارەکەی لەگەڵ تۆیە باشتر بێ، تەعاملێکی باشتر و جوانتر و گونجاوتریان پاڵپشتێکی زیاتریان بۆتە بوو؟ وڵی خۆی لە ڕاستیە هەرجی یارزانێک کە یاریەکە بۆ هەرجیانەیەک تەوان بە ڕەزامەندی خۆیەتی بەویستی خۆیەتی کە یانەیە هەڵەبژێرە و یاریزانە بە تێکڕا من ئەتوانم بڵێم ئەو یانانەی کە یاریم بۆ کردوون دەستەی کارژێڕی سەرۆکی یانەکان باولیکەوە بەڕێویان بردۆت لەو سەردەمی کەوا من یاری بۆ کردوون، هەمویان تەعاملیان باش بۆ، بەڵام لە قەوسێکە بەڵام یانی پێشمەرگەی سلێمانی لە لای من ئەتوانم بڵێم لەسەر و هەمویانەوە بوون، یعنی زۆر تەعاملیشی محتەریفیانەیان هەبوو لەگەڵ یاریزانەکە، یعنی تەعاملیشی وەرشیانە هەبووە لەگەڵ یاریزانەکان، هەر من لەگەڵ بە تێکڕا تێگەی یانەکانی کەش با بڵین یانی پێرسیش، یانی سلێمانی و نەورۆز و پێشمەرگەی هەولێر و یانی و یانانی کەوا یاریم بۆ کردوون، بەڵام لەسەر و هەمویان و پێشمەرگەی سلێمانی. زۆر چاکە کاپتن، لەو مدەی زەمەنی کەوا تۆ یاریت کردووە لەو یانانە سەرجەم یانەکان ژمارەیەکی زۆر ڕاهێنەرایەتی تۆیان کردووە، کام لەم ڕاهێنەرانە توانیویان ئاسی ئەحمەد سالار بەرەو پێش بەرن؟ وڵی خۆی لە ڕاستیە هەر یارزانێکە مستەوای هەبێ با بڵین فەزلی خوایە تێگەی بەدەر لە خوا با بڵین من ئەو ڕاهێنەرانی کەوا
يعني تدريبیان ناومەتێ لای من کاپتن ئیسماعیل محەممەد یارزانی پێشووی هەڵبژاردەی عێراق ئەو با بڵێن فەزڵێکی بێپایانی هەیە لەسەر منەوە چونکە ئەو توانم بڵێم پشکی شێری بەرەکەوێ. ئەتوانین بڵێن کاکتن ئەحمەد سالار خۆی بە قەرزاری چ کەسایەتێکی وەرچی ئەزانێ لە سەرتا دەستپێکردنی بە یاریکردنەوە تا کاتی واسێنانی؟ وەڵاهی کەسەکان زۆرن بەڵام بەس ئەوەی کەوا بۆ نمونە ڕۆڵێکی سەرەکی هەبوو لەسەر من دکتۆر هاوکار. دکتۆر هاوکاری برات بڵێن لێرە سڵاو ڕێزمان بۆی هەیە ساوی ماچەکەین کەسایەتێکی دیاری وەرچی کوردستان و جیهان و ناوژیانێکی نێودەوڵەتی و سەرکەوتووە جێگەی شانازیە بۆ هەمومان. کاپتن هیچ ئەو یاریانەیەکەوە ئەنجام بداوە کام یاری بە خۆشترین یاری خۆتی ئەزانیکەوە هەرگیز لەبیر ناچێتەوە کام ساتە وەرشێ بە خۆشتنی یاری خۆتی ئەزانی کە هەرگیز لەبیر ناچێتەوە؟ خۆی هەموو کەسێک کە یاریە کا باوڕین بە تێکڕای ژیانی یاری زۆر هەیە لەوانەیە بۆ نمونە سەردەمی ئێمە ئەو لەگەڵ ڕێزما با بڵێن ئەو هینە نەبووە ئەوی عەلامی ئێستا نەبووە بەڵام بەس ئەو سەردەمی کەوا من یاریم تیا کردووە ساڵی 2006 2007 کە هەردوو ئیدارەیەکی گرتەوە لە خولی نایابی کوردستان یاریەکمان هەبوو لەگەڵ یانی پێرسە زۆر نادی سلێمانی یاریەکەمان لەناو دووە کابوو زۆر وەکو پێکاتە زۆر نوقسان بووین یعنی چی هەڵگوردی مەلا و چی دارا محەممەد با بڵین داراسوول لە هەڵبژاردنی ئۆڵمپی عێراق بوون یعنی زۆر پێکاتەکەمان ئەو تۆ نەبوو. سپاس و ستایش بۆ خوا یعنی بە پشتیوانی خوا یەکەم جا هاوڕێکان ئەوەی ناو یاریگە لەو یاریە لە ناو پێرسا با بڵین 4 و سێمان برنەوە 2 گۆڵم کرد یعنی ئەتوانم بڵم یەکێک لەو گۆڵانی کە تۆماریشم کرد ئێستا وەکوم سەردەمە نییە یەکێک لەو گۆڵانی کە تۆمارم کرد هاوشێوی گۆڵەکەی دیگۆ ئەرماندۆ مارودۆ نابوو لە نێوەن دیاریگاوە بە تاکە کەسی بردم. هەمیشە سەرکەوتوو بیکاوتن ئەی ئەگەر ناخۆشترین دیاری بکەین کام یاری کام ساتی وەرچی بە ناخۆشترین ساتی وەرچی خۆتە زانی یاخود کام یاریە بە ناخۆشترین یاریە زانیکەوە لە ژیانی وەرچیدا ئەنجامتدا بێت؟ وەڵاهی یاریتر هەیە با بڵین لە ڕوانگەی دۆڕانەوە یاخود پێکانەوە ملاو لە من لە ڕوانگەی پێکانەکەواڵم زۆر پێوەی ناڵانم ساڵی با بڵین کاتەکەشیم بیرە 26 دوانزەی 2007 تووشی پێکانێکی قورس بووم لە ئەژنۆمە لە یاری نێوان سلێمانی و دووهۆکە لە یاریگای سلێمانی ئەوە توانم بڵم ناخۆشترین یاری ژیانی ورشیم. کاپتن ئەحمەد سالار کام دۆڕان هەرگیز لەبیر ناکات؟ وەڵاهی دۆڕانێک هەبوو با بڵین لە ژیانی وەرشیمە توانم بڵم ناخۆش بەڵام بەس لە هەمان کاتە خۆشە بۆ من دەستپێکی خولی عێراق بوو ساڵی 2008 با بڵین افتتاحی خولی عێراق بوو سلێمانی و هەولێر لەناو هەولێرە 4 هیچ دۆڕان بە هەولێر بەس هەولێر ئەو کاتە هەمووی هەڵبژاردەی عێراق بوو 4 هیچ زۆڕین سپاس و ستایش بخوا ئاسێکی زۆر بەرزم پێشکەش کرد زۆر قورسە یعنی بەدەگمەن ئەم حاڵەتە تووشە بێت لە یاریاگەری فەرقەیەک بدۆڕێت لە یاریەکە باشنی یارزانی یاریەکە لە فەرقەی دۆڕاوە هەڵبژێرێت 4 هیچ دۆڕین بە هەولێر باشنی یارزانی یاریەکە دەرچوو یعنی هەم ناخۆش بوو 4 هیچ دۆڕین بەس لە هەمان کاتە وەکو یادگاریەکەەوەش دای خۆم مایەوە چۆنەڵی بە باشنی یارزانی یاریەکە دەستنیشان کرێن. کاپتن بینە سەر ژیانی تایبەتیت کاپتن لە خواردنە حەزی بە خواردنەکە؟ وەڵاهی من تۆزێ نەوسنم دایما هەر ساڵی 2016 کە بۆ پێشمەرگە و لێ دیاریمە کرد تۆزێ لەگە کاپتن سەمیرە کە تووشی ئەو کێشەیە بووینەوە زوو لە هەولێرەوە هاتمەوە بۆ سلێمانی بۆ برنجی خەڕ تۆزێ من حەزم بە برنجی خڕ هەیە لەگەڵ کەبابە ئەو دوو خواردنە یعنی چۆن هەڵی سایانەوەی کورد حەزی بە کەبابە وەڵا بەس من برنج بۆ برنجی خڕەکە یعنی چۆن برنجی دەنێک خڕ با بڵێن برنجی کوردی بە کوردێکی خۆمان زیاتر ئەگەر لە سێژەمە دوو ژەم نەیخۆم ژەمێگەری خۆم ئافێتی داخواست کاپتن برنجی دەنێک خڕی ئاکرێ بە ناوبانگە چۆنیە لە ئاکریەوە برنجی دەنێک خرتان نابێت بۆ پیرمام؟ وەڵاهی ئەخر شێفێکی وەهامان لەگەڵانە بوو جا خۆش نایزانم حەزم بە حازری بوو
وڵێتر ئاهاتمەوە بۆ سلێمانی یعنی کە ئاهاتمەوە بۆ ژەمێ بۆ خواردن با بڵین بۆ ئێوارەکە ئەگەڕام ئاهاتمەوە بۆ سلێمانی بۆ بەیانی زوو ئەگەڕامەوە بۆ هەولێر یعنی ئەوە هیچ ئیشکالێک نەبوو. تەنها بۆ ناخواردنە لە هەولێرەوە سلێمانی دواتر بەڵێتر ئەگەڕامەوە بۆ مەشق و ڕاهێنان. کاپتن با من باسی یاریەک بکەم یاری نێوان ئێوە لە یانی سلێمانی و کات لایانی سلێمانی بووی لەگەڵ یانەی شۆڕی جەیە بەس مێگی خۆشیە لەو یاریە کرد بۆمی باسکەی بۆ بینەرانیشی باسکەین. ئەوە یەکەم ساڵی خولی کوردست با بڵین کە خولەکە یەکی گرتەوە 2006-2007 یاریەکمان هەبوو لەگەڵ یانی شۆڕی جەیە لە یاریگای سلێمانی لە یاریگای خۆمان بە کامل پێکاتەوە یعنی هەر لە گۆڵچیەوە هەتا تاکم هجوومەکانیش با بڵین من و هەڵگور بووین زۆر پێکاتێکی تۆکمە بووین. ئەو ڕۆژی یاریەکە ڕەشەبایەکی زۆر با بڵین ناتەبیعی هەڵی کرده بوو یاریەکەمان دۆڕان دوو هیچ دویش بە یانەی شۆریجە دۆڕین ئەوە بوو هەر لە بینی شەوتەکانە با بڵین کارگێڕی ئیدارە و ملاولا هاتنە ژووری خۆگۆڕینەکان ئەم یاریە بدۆڕن کولی یارتانێ ملیۆنە دینار گەڕانبە ئیتر منیش لە دڵما بوو بەگرێوی ڕاستی بێ پێم ناخۆش بوو ئیترەوە بوو یاریەکە دۆڕین دوو هیچ لە یاریگاکە با بڵین کە حەکەم یاری فیکەی کۆتایی لیا و من نەهاتمە مەنزە چوومە لای ڕاهێنەرەکەی شۆریجە وتم سەرکەوتوو بێم یاریت بردەوە بەس من لە ئێسەوە گرێوێک لەگەڵ جەناب تاکەم لە مەرحەلەی دووەمە ناهێڵین ئینشاءالله بە پشتیوانی خوا و یاریزانەکان نایڵین ئەم برنەوەی بە سەرا پێپەڕێ بەگرێەوە یەکەم لەگەڵ لە 4 گۆڵ کەمترتان لێ ناکەین وتی ئەیبینینەوە ئینشاءالله تر مەرحەلەی دووەم هاو 5 ویز لێمان برنەوە بەندە 3 گۆڵی تۆمار کرد یعنی ئەوە کو زیکراتێک لای خۆم و مایەوە ترم لاولاتر من کە هاتمەوە مەنزە من بە یاریزانەکان و بە مدەڕی بووت لەسەر ئەو قسەی منە و پارە و شتانە ئیلغاکراوتیان ئەگەر ئەو قسەی تۆوا بێ با بڵین ئێمە لێتان نەبڕین بەڵام بەزی ترەوەیە ئەتانێنەوە تر وەڵحاڵ خۆڵ ناگرێت برمانەوە 5 گۆڵمان کرد و بەندەر 3 گۆڵی کردوتر پارەکەمان وەرگرتەوە هەر زۆر چاکە پێشبینی ئەومە کرد گرێوی 1 ملیۆنی و لەگەڵ ڕاهێنەرەکەی شۆڕی جەیە کرد نەوەڵڵای تر وەڵحاڵ یعنی هەر چۆنە لەگەڵ ڕاهێنەرەکەیانە خۆشە لە تۆپی ڕاستەکەی ئەو منافەسەیە با بڵینەوە زۆر خۆشە لە بین دوو کەسە ڕووبار بەدڵنیە قسەی ڕاستوتم لەوانەی وتوێتی با فرسەت ملیۆنەکەی ئەوە دەرکەمەوە نەوەڵڵا کاپتن لەگەڵ کاپتن سەفانووریە لە عسکەری بەیەکەوە بوون بەس مێگی خۆشتان هەیە لەسەرەوە ئەگەر ئەوم بۆ باسکەی ئەوە ساڵی بە هەڵەیانە چوو بێتم 2012 یا 11 شتێکی وایە لە یەکێک لە بەڕێوەبرایەتەکان با بڵین بەڕێوەبرایەتی مەشقوشیاندن تەدریبی عسکەریمانە کرد من سوفە لە تەنیشتی کاپتن سەفایە بووم دەر هەمومان با بڵێنەوەی کە تەدریبمانە کرد هەموو یاریزان بوون یعنی کاپتن سەفا و کاپتن مستەفا سلێمان و کاپتن هونەر و یعنی هەمووی ئەلعابی شوڕتە بوو کاتێک تر نەما ئێمەیان نال بۆ دەوام ئیتر سوفە با بڵێن تعدادی عسکەری بوو فێری عسکەریەت چۆنێتی ڕۆشتن و تەحیە و ئەملاولا یعنی فێریانە کردین تر لە شوێنێکە حاڵەتێک ڕوویە ئەوە عیب نەبێ قاچمان بەرز کردایەتەوە کە قاچی من بەرز با بڵین هەمومان بەرزمان کە من بەرزم کردەوە کاک سەفا وتی لەوە قاچت لەو دیو تەلبەنەکەوەیە تێگەی ئایترەوە زکراتێکەوە مایەوەتر چۆن ێستش کاک سەفا زووە یاتەوە بەرڕوو مەوەستیەوە کە باڵات بەرز با بڵین شتەکە هین بوو یەکسەر کاک سەفا لێرە و قسەی بۆ هاو ئەتر هەموو عسکەرەکە بوو بە پێکەنین وتر ئەوە کو زکراتێک مایەوە ئەیوەک باسەکرێت زۆربەی کاتەکانتان پۆنمونە لەگەڵ کاپتن سەفانووریا بەیەکەوە بوونە یان لەگەڵ کاپتن شکار ناسرا بە چنەیە بەیەکەوە بوونە هیچ زکراتێکی تر هەبێ پۆنمونەکە بۆ مای باسکەی شتێکی خۆش وەڵاهی لەگەڵ ئەمانە ساڵێکیان یاریەکمان کرد بەس وەکو تیپی خۆمان با بڵین برادەران لە گەڕێکی ئاشتی یاریەکمان کرد لەگەڵ مەجموعەیە برادەرا لە قلیاسان با بڵین دێرەوە ڕێزمانێ بۆ کاپتن جێگر سەرپەرشتیاری ینی نەورۆز پێکاتێکی دروست کرد و چین بۆ یاریە لەگەڵ مەجموعەی برادەری خۆمان نابوو با بڵین ئەو یاریەش کە ئێمە یاریمانە کرد ئەو پێکاتی ئێمە هەموو یاریزانی نادی بوو چی کاپتن سەفا و چی کاپتن هونەر و کاگەریڤان و ئەریڤان ڕۆستەم یعنی هەموو یاریزانی نادی بوون ئەویش هەر بە هەمان شێوە شەوتی یەکەم 2 گۆڵمان لێکرا ئیتر چۆنەڵی هاتینە دەرەوە شەوتی یەکەم تاو بە شەوتی دوم کاک جێگر وتی کاکەیجان ئەم جەمیان بە 12 یاریزان و یارێکی کاک جێگر عیبوتی چێ ڕازی نییە با بڕاتە دەرەوەی تر کەس حەزی یارێکە بوو کەس دانەنیش یاری مانگرم لەولا
سێ گۆڵمان لێکردن لەو فەرقەیە ینی فەرقەکەش پێیان نەزانێ ئێمە دوانزەی ئارە بەخوا یاریگەیشە یاریزانی نانا یانزە بەڵێ حاڵ سێ گۆڵمان لێکردن و بتمانم لەولە بۆ بەیانی فەرقەکە پێیان زانی وتیان کاک جێگرە عیبە وایە ئەو ناوایەوە قەشتان لێمە بکردا ئێمە یانزە بوونەوە دوانزە ینی وەکو زکریا لەگەڵ کاپتن سەفا و کاپتن جێگروانە ئەوش هەر هەیە بە دوانزە یاریزانە چوونە بەرامبەر بەڵێ تەوان ساحەکە باشە ڕووناک نەبوو یان نەهات بە ڕۆژ بوو بە ڕۆژ بوو بەڵێ هەر ڕۆژ بوو باس ئەو سەدەمەی چۆن ناوژیانی یارەگاستی پێ یاریەکە دۆستانە بوو پیان نەزانی زۆر یعنی شوێنەکە بانای شوێنەکە نەبین تۆزێ دەرەوەی تۆزە سلێمانی بوو زۆر دەرەوەی تۆزێ بەس زۆر سەرە ناوژیانی یارەکە لە کاتی دەستپێکردنەوەی گێمەکان یاریزانەکەی نەبژاردووە بزانێت چەند نەتەوەفیقی هەبوو کاک جێگرفیقی هەبوو کاپتن ئەو یاریزانانەی کەوا یاریت لەگەڵا کردوون بۆ منە لە هێڵەکانی ناوەڕاست لە هێڵەکانی بەرگیری لە گۆڵ پارێزوانە ئەگەر پێکاتێکی دڵخوازی خۆت لەو یاریزانانە دیاری بکەی چێ دیارەکەی پێکاتێکی یان یاریزانی بۆ گۆڵ پارێز سەرەتا کێ دیارەکەی وەڵڵاهی زۆر زۆرە با بڵێن ئەوە چۆنەڵێ بە قورعان ئەوەی کەوا زین چیان ئەوەی کەوا بۆ لە لای تۆ ئاستێکی بەرزی پێشەش کردوکەوا لەگەڵ تا بۆ نەگەوەی کا بۆ منە برادرایەتی لەگەڵا هەبێ یاخود بۆ نزیکاتێک لەگەڵا هەبێ بڵێ وەڵام ئەم جارێکم بۆیت لە نێشێ نە کاکە لێرە و ڕێز و سڵامان بۆ هەمووتان هەیە هەمووتان ئاستان بەرسە بەڵام ئێمە ئەمانە کاپتن ئەحمەد پێکاتێکمان بۆ دیاری بکات کە ئەو پێی وایە ئەم یاریزانانە ئاسیان بەرزترین بوو بۆ منە تۆپ بوونە کە لەگەڵ ئەما یاریان کردووە ئاخر سێریکە کاکەسیدا سێریکە سە من لەگەڵ مەجموعەیەک یاریم کردووە لەگەڵ مەجموعەیەکە دژی یاریم کردووە تێگەی ئێستا من پێم ئەغزە بۆ نمونە لەگەڵ ڕێزما بۆ نمونە با بڵین من یاریزانێک دەستنیشان کەم لە هێڵی بۆ نمونەتر دیفاعی بێ لەگەڵا لێک یانە یاریم کردو بەڵام بەس یاریزان هەیە دژی یاریم کردو لێک یانە یاریم نەکردو بەس ئەوەی کە دژی یاریم کردو لە ئاسی دەو بەرزترە جا بۆیە تۆزێ لەگەڵ ڕێزما بۆ یاریزانەکە لەگەڵ ڕێزما بۆ یارزانەکانی خۆمان بەخۆشمەوە تۆزە سەقافەتمان کەم ئەگەر ناوی پیانە بێ بەخوا تۆزە بۆڵسەکە بە کەڵک نایە ئەی باشە باوڵێن ئەگەر پێکاتێک بە کاملی ئەوانی کوا لە سەردەم توە یاریان کردو ئەویان قەی ناکە کاکەسیدا سێری کە من پێشووتریش ئاماژەم زۆر کات لە تەلەڤیزۆن و لە فەیسبووکی خۆمم لاولا زۆر کات ئاماژەم پێکردووە لای منی تدوانێ ڕاکەی من بەس بۆ چوونی خۆم هەنێ یاریزان هەن دروست نابنەوە تێگەی یعنی ئەوەی کوا لە یادم بێ لەگەڵ ڕێزماگەر ناوم نەبرد بێم لاوە داوای لێبوورنەکەم توانین بڵێن پێکاتی خەونەکانی پێکاتی خەون نییە با بڵێن سەر دەوانێت خۆی بترازێ لە 15 یاریزان خۆی بترازێ لە 16 یاریزان لە 20 یاریزان یعنی بۆ نمونە دیداری گۆڵچی نەریمان کاوە حەسۆ سەرهەنگ یاسین یعنی ئەمە وەکو گۆڵچی ئەمە وەکو گۆڵچی ئەمانە چاکن بەدڵناوە سەیرکەم ئێمە ئەڵێن گۆڵپارێزێکی زۆر باشن لە کوردستانە مێژوویەکی گەورەیانێ بەڵام ئێمە ئەمانە کاپتن ئەحمەد ناوێکمان پێ بڵێ داواش لە تەواوی یاریزانەکانەکەین کەس دڵگیران نەبێتتر ئەمە هەموو کەسێک مافی خۆی پێکاتی خەونەکانی خۆی یان پێکاتی ئەو یاریزانانەیەکەوە بۆنە پێی وایە بەرزترین ئاسیانە بۆ دیاری بکە پێمان خۆشە پێکاتێکمان بۆ دیاری بکەیت آخر ئێستا ناڵم وەکو ئاماژەشم پێکرد ئەوەیتر کەس دڵیگران نابێت تەوا پیان هەمووت کەس دڵیگران نابێت ئەگەر ئەو پێنج گۆڵچی یا شەشە حوتە لەم پێنج گۆڵپارێزی باس کرد یەک ناومان پێ بڵێت تێ آخر سیری کەسە ینی چۆنەڵی هەمویان گۆڵچێکی بارز بوون یعنی غەفور با بڵێن زۆر یعنی ئێمە ئەزانین سیرکەمانە کۆمەڵە گۆڵچی بەناوبانگن گۆڵپارێزی بەناوبانگن لە کوردستانە کە پەڵنەیە و سەردەمانێک ئاسێکی بەرزیان پێشکەش کردویان ئاسی بەرز پێشکردن بەڵام ئێمە ئەمانەیە کاپتن ئەحمەد یەک کەس دیاری ئەوە تۆزێ قورسە کاکە ئەسیدا لەزانین چۆنە ئەیسە تۆ بەدڵناییەوە لە زاکیری خۆتە پێ دوایە بۆ نمونە گریمان لە بینی کاوە و کاپتن سەرنگ و کاپتن دیدارە کاپتن نەریمان و کاپتن کێوشێ کەسێکیان لای خۆ دەدڵی خۆدا کەسێکیانت پێ وایە ئەم باشترە لەو ئاخر زانین چۆنە من طبعا من خۆیان نەزانم من شتم بەرەوە ڕووە ئەمە زۆر خۆشان بەرەو ڕوویە بەس سیریکە من ناتوانم بۆ نمونە بڵم کاوە لە دیدار باشترە نەریمان لە غەفور باشترە سەرهەنگ لە فڵان باشترە من بەسەکەی من لەوە هەڵ ینی بەڕای من ئەم ئەمانە لێک ئاستان تێگەی لە قەزدم ئەمانە لێک ئاسان جا خۆشیان نەزان یارزانەکانی کوردستان هەموویان نەزان بۆ عەزوو ئیدارەکانیشەوە من ئەم سەرەوە سەرم هێشتم بەرەوە ڕووە تێگەی ئەمە ئەوە وەکو گۆڵپارێز ئەمانە وەکو گۆڵپارێز یعنی لێک ئاستایان بینم بەڵام تۆزێ ئەگەر ئەوان سایان نەونۆیان بۆدانم کاوە حەسوو لە سایاسی بۆدانم تۆ ئێمە کاوە حەسەمان جێگیر کرد بینە سەر بەرگری لە هێڵی بەرگری
لە هێڵی بەرگری با بڵێن ئەتوانی چوار بەرگری کارمان پێ بڵێ دوانی دڵی بەرگری یەک باڵی ڕازێک باڵی چەند باشە بەڵام بەس من ئەوانش تێکەڵاوەکەم کەوا بۆ نمونە دژی یاریم کرد بێت لەوانە شەر واز لەو بێنە کە لێگیان یاریتانگەرە کێشەنی هەر کامێک کە پێ دوایە لەو سەردەمەی تو یاریت کردەوە باشترین بوونە پێکاتێک کاپتنی گەورە و قەدرگران کاپتن حەمەخان لە دڵی بەرگریە لەگەڵ یا کاپتن سەلاحەدین سیامەت محەممەد حەمەخان و سەلاحەدین سیامەت بەڵێ ئەتوانم بڵێم ینی خۆ کاپتن هەرێممانەیە کاپتن سەباح ینی مەبەسم زۆر زۆرن کاروان باوڵین کاروانی خانەقین مستەفای کەرکووکەمانە ینی چۆنەڵی خالد مشیر ینی زۆر زۆرن ینی مانە من خالد مشیوانە یازانی هەڵبژاردی عراق بەڵام بەس ئەوەی کەوا من ئەو دوانە دەستنیشانەکەم بەداوای لێبورنەوە بۆ ئەوانی تر لە خۆم زۆر باشترن بەس لە قەزم بگەتەوە بەخوا زۆر لە منەکەی بۆیە نانە ڕێز و سڵامەوە بەیان هەیە بەڵامی تر کاتێککە پێکاتێک داریکردی ئێمە پیمانەوەی هەمووتان باشترین بەڵام ئەم ئەبێت کاپتن ئەحمەد پێکاتێک دیاری بکە لە لای ڕاست زۆرمانەیەوەکو ئاماژەم پێکرد بەڵام بەس کاپتن ڕافت ڕافت بەدرەدین بەڵێ لای چەپیش کاپتن قورئان پرسم عازم بەس قەیناکە کاپتن جاسم دۆک جاسم حاجی بەڵێ جاسم حاجی لە خاتر بابەت بێت زۆر ئەمە بەرگری تەواو بوو هێنجە هێڵی ناوەڕاست ئەتوانی چوار زۆرمان هەیە باشە ئەزانین چی ئەم جارە چوار ناوەڕاست دانین دوو هێرش بەر چوار دوو دانین با چوار سێ چوار پێنج دەدانین نابێت زۆرن بەخوا بەس چوار ناوەڕاستمان پێ بڵێ چوار ناوەڕاستت پێ بڵێم بەس من چوار دانت پێڵەمەتر خۆتان یارزانەکان با بڵێن خۆیان جێگەی خۆیان چونە نوێیاریگا خۆیان جێگەی خۆی بکەنەوە کاپتن خالد مشیر بەڵێ کاپتن ئارام کەرەم با بڵێن لەگەڵ واللهی زۆرن بە قورئان ئەوەی کەوا هێندێت با بڵێن دوان ماوە تۆ دەخوا زۆری مالیەکەی با بڵێن کاپتن پرسیار چاوی مەشهورە ئەمەسیان دوای بەخوا خەڵک دیەکڵەت پرسیار برادری خۆیەتی بەڵام بەس من خۆمەزام لەگە پرسیار یاریم کردووە ئەو پرسیاری کەوا من لەگەڵ یاریم کردووە چێژم لێ بینیوە لەگەڵ شکار مەحسین چنە ئەو چوارە با بڵین دانێم تر خوانجێکی خۆیان بکەنەوە بۆ هێڵی پێشەوە دوو هێرش وەرمانەوێت خۆدانی بەبێت و دڵی من خۆم دانانم نەوەڵا خۆم لەسەم دەڕەجم هەڵگوردی مەلا بەڵێ خۆ یارزانی کەش زۆر هەیە بەس بە داوای لێبوورنەوە ئەش ناوکۆ ئەفون کە کاگسیدا لە دووهۆکیش با بڵێن هینمان هەبوو کاپتن جاسم سلێمان یعنی یەکێک بۆ لە هەرە یاریزانە نازدارەکان سەو لە هجووما کاپتن باڕۆژ هەیە زۆر هەدافێکی دانەسخە بوو با بە کوردواری ئێستا یەکێرە بەرمان ماوە کارزان سەفاح ئەو پێکاتیەوە بە زۆری زۆرداری دەمن هین کرد ڕاهێنەرەکیان کێوێ ڕاهێنەر با ئیسماعیل محەممەد بێ ئەگەر قوبوڵیان نەکرد بە عەرەب دوان دانێم ئەبێ و دوانە جێگی خۆیان یەکیان بکەن بە مساعدێکیان بکەن بە مدەرە هەردووچیان سە ئێمە ساڵێکی 2010 هەڵبژە بتوڵی هەڵبژاردەکان کرا کاپتن خەسرە و کاپتن ڕزگار و کاپتن سەردار هەرچیشان مدەڕی بوون ئەوە نەبوو کەسێکیان مساعد بیاشتێت بەڵام بەس ئەمە با کاپتن سەردار ساڵح لەگەڵ کاپتن ڕزگارا بێ ڕزگار عەلی بەڵێ باشە خۆت ئەکەیتە سەرۆکی تیپەکە یان من ئەبم بەوەی کەوا ئاڵاکە ڕاوەش ئەبم بە جمهوریان زۆر چاکە کاپتن ئەگەر باسی لایانی خێزانی بکەین ساڵی چەند هاوسەرگیریت کرد من ساڵی 2006 لەگەڵ خێزان تا یەکترتان ئەناسی پێشەوە یان هەر سوتفە بوو نەوەڵا هەر با بڵێن خۆشەویستی یەک بووین بەڵام بەختەوەر بن ئینشاڵڵا کاپتن ئەگەر منداڵت هەیە بەڵێ ئەوان حەزیان بە تۆی پێ هەیە وەکو خۆت یان جیاوازن من کچێکم هەیە با بڵێن 3 ساڵ لەمەوە پێش لە مەکتەبە سوتفە با بڵێن تەنها دەرسی وەرزش هەیە ئەمدا بڵێ بەڵێ یاریان کردبوو
با بڵین سیدرا تۆزێ با بڵین چۆتەوە سەر من حەزی بە دوو گۆڵی ناوی سیدرایە بەڵێ ناوی سیدرایە حەزی بە دوو گۆڵی بۆ ملاولە کە یاریان کرد بوو مامۆسای وەرزش پێی وتی بۆ با بڵین بۆ بتوڵەی مەکتەبەکان هاکرێتەوە تی ناو دەنووسمەوە ملاولە ناو چیە وتی ناوی سیانیا بوتی من هەستەکەم ئەو ناوە ناسم ناوی باوت و وتی ئەحمەد سالارم یاریزان ئەوتی ئەگەر چیتەوە سەر باوکێ بەرحەڵ وتم سیدرا هاتەوە ماڵەوە بووی باسکردم ملاولە وتم لەگەڵەوەیانی ڕێزە بکەی تێگەی کرد وتم قەینا مادام وعدت داوا بەزەم بۆ توڵێتە دوایەوە نەمهێشتەوە تێگەی پێت خۆشە خەری خوێندنەکەی بێت ئەرە وەڵا هەر خۆشی حەزی بۆ من بۆ ورزش نایڵم توخنی ورزشکردێ من هیچم نەماوە کەیشتمەتە کۆتایی بەرنامەکە و کاتم نەماوە ئەگەر دواقسە دواوتێکت هەبێت لەسەر ژیانی وەرزشی خۆت بێت وەرزشی ئیستای کوردستان بێت یاخود هەر شتێکە دواقسەت بێت من لە کۆتاییە زۆر سپاسی بەرنامەکە دەکەم هیوای تەمەند درێژی و لە ساغیتان بۆ خوازم نمونەتان زۆر بێت چکە یارزانی زۆر زۆر باش هەیە و بارز هەیە لەم شارەیە و لە دەروی سلێمانی ژەمراوەی وادارم بەسەرکردێن و یعنی چۆن ئەڵێ شەر نییە هەرێمی یارزانانی ئێستا بێت چکە و سەردەمی ئێمە ئیعلام وا پێشکەوتوو نەبوو یارزانی زۆر باشێ و بەسەریکەنەوە هیوادارم وەرزشی ڕاستەقینە با بڵین کەسانی شیاو بەڕێوەی بەرن چکە هەڵی کەسی شیاو لە جێگەی شیاو یعنی وەرزش زۆر خۆشە لە پێ دوای ئەمانی زە شیاونین کە وەرزشی کوردستان بەڕێوە نییە ینی هەموو شوێنە بۆی بێکەم و کوڕیەک ئەبێ با بڵین وەکو بە تێکڕام نەبێ قسە بکەم بە تێکڕا وەکو ئەوەی کوا من بیبین لا ساوەڕۆنەکانە نین بیبینم ئاوانی کەوا من بەدڵم بێ ملاولە وەکو شخصی خودی خۆم و خەڵکیش یعنی زۆر کاتەگەر ببینی ڕەخنەی هەیە وەکو لەوەی کەوا دەستخۆشی خۆی ئەمە کێشە سەرەکیەکە ئەوەیە کەوا بۆ نمونە وەرزش دەربهێنرێت لە چنگی سیاسەتە یعنی ئەم دوو شتا بێت جیاو کرێت بەس لە وڵاتێ لەم وڵاتێ لەم هەرێمەیە وەرش و سیاست زۆر تێکەڵ بووە وەرش و سیاست دوو شتی زۆر جیاوازن ئەم دوو شتە جیاو کرێنەوەی تر ئەوە چۆنەڵی وەرشەکە بەڕێ ڕاستەقینەی خۆی ڕاوەک و وڵاتانی کە ینی چۆنەڵی لە پێشکەوتنە دەست و خۆش بەکاتون زۆر سپاس هاوڕێ من کاتی بەرنامەکەم کۆتایی پێات هیچم نەماوە لە کۆتایی بەرنامەکە زۆر سپاس بۆ ئامادەبوونی ئەحمەد سالار ئەفسانی مێژووی تۆپی کوردستان و گۆڵکاری مێژووی خولی تۆپی کوردستان بە 45 گۆڵ زۆر سپاس بۆ هاوکارانم لە پشتی کامێرە سپاس بۆیەوەش کە تام کاتە بینەری ئێمە بوون ڕێز و سڵاوی سیدا دوابەنی قبول بفەرمونون تاوەکو ئەڵقەیەکی دیکە و بەرنامەیەکی دیکە بەخوای گەورە و بەدەسەڵاتان دەست پێرم شاد و کامران بن خواتان لەگەڵ